إلى واقع مشرق، إلى نجاح يضيء الطريق لغد أفضل للإنسان العراقي. بەڵێ دەستگای ڕوانگە لە ئەیلولی ساڵی 2013دا دامەزراوە و لە ساڵی 2004دا ڕێوڕسمی خەڵاتەکانی ڕوانگە دەستی پێکرد و بووە ڕوانگە و ئەم ساڵ نۆیەمین ساڵە لاوانی بەهرەمەند لە 10 بواردا هونەر خەڵات دەکرێن. بكل تأكيد مشروع جوائز روانجا يعمل على إظهار وتطوير قدرات الشباب بغض النظر عن الجنس والدين والطائفة، كما يحاول دعم ومساندة قدرات الشباب، ويشمل هذا المشروع الشباب الذي تتراوح أعمارهم من بين 15 إلى 25 عام لإظهار قدرتهم ومواهبهم في 10 مجالات مختلفة. ومن بين جميع المشاريع المقدمة في هذه المجالات ال10 تمكن 36 مشاركاً فقط في الوصول إلى المرحلة النهائية. بەڵێ علی ژمارەیەکی زۆر لە لاوان لە سەرانسەری عێراق بەرهەمەکانیان پێشکەوت بە پرۆژەکە کردووە و ئەمڕۆ 36 لاو کێبڕکێ دەکەن بۆ بەدەستهێنانی پلەی یەکەم لە دەستپێشخەری کار، داهێنانی زانستی، پرۆگرام ساسی، کورتە چیرۆک، هونراوە، وێنەکە کورتە فیلم، تاکژەنینی میوزیک و فۆتۆگرافی کە بۆ هەر یەک پێشکەش دەکرێت. ئێستا جێبەجێکاری دەستگای ڕوانگە زۆر بەڕێز عەبدولسەلام مەدەنی بۆ پێشکەشکردنی وتارەکەی با بفەرمێت. السلام عليكم جميعا. مساء الخير. Good evening. ايوارا باش. اياك شملر. رمشو خمطاوة. نيابة عن مؤسس ورئيس مؤسسة روانجا الأخ إدريس نيتشيرفان إدريس بارزاني، وأصالة عن نفسي وفريق المؤسسة، أرحب بكم أجمل الترحيب السيدات والسادة أصحاب المعالي مع حفظ الألقاب، الرعاة الكرام معنا عبر قنوات البث الفضائي المباشر، التواصل الاجتماعي في البث المباشر، وترحيب خاص وتهنئة خاصة للشباب والشابات الفائزين بجائزة 9/2022 وذويهم ننطيهم تصفيق حار. مؤسسة روانجا دەستگای من أين بدأت القصة؟ چیرۆکێکە لەکوێ دەستی پێ کرد؟ دەستپێکی چیرۆکەکە لە گەنجێک دەست پێ دەکاتن کە هەر لە مناڵیەوە خولیای ئەوە بووە چۆن بتوانێتن خزمەتی خەڵک بکاتن، دڵی لای خەڵک بووە، ویستویەتی خزمەتیان بکات، ئاواتیان پێ ببەخشیتن. ئەم خولیایەمە ساڵ لە عمری 14 ساڵی بینی ئەو هەموو چالاکیانە دەبێت چەترێکی گەورەتر بۆیان دابنرێتن بەدەر لە ڕەگەز، دین، ئایدیۆلۆژی، چونکە مرۆڤە چۆن بتوانم بەشدار ببم لە بوونی باشتر بۆ ئەو مرۆڤایەتیە لێرەوە و بەرەو هەموو جیهان. خەریکی هزرکردن بوو لەم بوارە چۆن سیستم دابنێتن، و ڕۆژێک لەو ڕۆژانە کە بە ئەو چەترە نوێیە، ئەو دەستگایە نوێیە، خەریکی خوێندنی کتابێک بوو، گۆڤارێک بوو، و لەم گۆڤارەدا کۆمەڵە گۆڤارەیان نووسی بوو کە یەکێک لەوانە بەڕێز بەڕەحمەت بیتن شێرکۆ بێکەسە و چەندین بەڕێزی تر نووسرا
900 ئاداری 1970 ئەم بەڕێزانە لەگەڵ ویستیان نەریت بەتی لە بواری هونەری و ئەدەبی لەسەر ئاسی هەریکەن و بەرەو جیهانیش بچیتن. ناوی کۆرپەلەکە، ناوی دەستگاکە هاتە ئارا. وەلەو کاتەوە ئەو ناوە دەستگای ڕوانگە دەستی پێکرد بۆ ئەو کۆمەڵە چالاکیانەی کە دەداتن. ئەم بەڕێزە ئیدریس نێچیروان ئیدریس بارزانی. هذا الشاب كان باستطاعته أن يعيش أي نمط ممكن من الحياة وفق الإمكانيات المتاحة. قرر أن يكون مع الناس، قريب من الناس، يعاني ويهتم لمعاناة الناس ذهنيا وجسديا، وحتى جسديا موجود بها كأي إنسان طبيعي. الإقليم كان ذهنه منصبا ومشغولا كيف يمكن أن أقدم الأفضل لمن ممكن أن أكون إنسان، كيف ممكن أن أشارك بشكل فاعل. هزري روانگا هزريك بو راستا بەڵام پێویستی ئەم دەستگایە بە کولتورێک بوو لێ دروست بیتن. ئەم کولتورە کە دامەزرا لە ڕۆژی یەکەمەوە سێ بنەمای سەرەکی تێدا هەبوو کە یەکێک لەوانە لا يمكنك أن تحل المشكلة بنفس العقلية التي خلقتها. ناكري كيشك چارەسەر بکەی بە هەمان ئەو عقلیەتەی کە کێشەکە ئەسڵەن زەکە بوو بە پەروەردە و گەنجان بوونە ئەو کەسانی کە هەڵگری ئەو پەیامە بن تا بتوانن واقعێکی تری نوێ بێنە ئارا. و ئەو گەنجانە ئەبێ لە ئێستاوە خەمیان لێ بخورێتن و بەشدار ببن لە پرۆسەسەکەدا تا ئەگەر بەیانی هات و بوونە سەرکردەی دواڕۆژ واقع وڵات ئیدارەکەن. باوەری بەوەیە و دەستگاکە ئەو کولتورە تێدا هەیە کە بەرهەمهێنان لە مرۆڤدا باشترین بەرهەمهێنانەوە دەبێ مرۆڤ ببیتە کڕۆکی پرۆسێسی گۆڕانکاری. چۆن بتوانین هیوا بەخش بین و هیوا بەو گەنجانە بدەین کە بەداخەوە لەسەر ئاستی جیهان هەمووی وا خەریکە هیوا لە دەست دەدەن ئەم گەنجانە، چۆن بتوان هیوا دووبارە بۆیان بیگەڕێنەوە. بنەمای دووەم الفشل ليس أحد الخيارات. شکست یەکێک نییە لە هەڵبژاردنەکان و هەموو جار مەبدە و کولتوری دەستگای ڕوانگە ئەمەیە منافس و ململانەی سەرەکی ئەوەیە چۆن ئێمە ململانەی لەگەڵ خۆمان بکەین، چۆن ڕۆژانە ئێمە باشتر لێ بێن و هەردەم باش دوژمنی باشترە، هەوڵ بدەین خۆمان باشتر لێ بکەین و لەسەر ئەو نەریتە بتوانین بچینوە بەردەوام ببین. ئەم بنەمای دوام ئەمان بەتە بنەمای سێم ئەوش ئەوەیە کولتورێک دروست ببیتن کە ئەو دەستگای لەسەر ئەساسی قیەم بەهاکان دروست ببیتن و ئەو بەهایانە ئەگەر کورتکەینەوە یەکێک لەوانە دروستبوونی تیمە لەسەر ئاسی خودی دەستگاکە و ناو خودی کۆمەڵگاشدا بە سێ سەکتەرە سەرەکیەکە، سەکتەری مەدەنیە، کەرتی تایبەتە و کەرتی حکومیە. هەر سەکتەرێک بۆ خۆی و هەموو سەکتەرەکان پێکەوە چۆن بتوان بە گیانی تیم پێکەوە کار بکەن و لە هەمان کاتدا یەکێک لە بەهاکان چۆن بتوانین خاکی بین، متەواضع بین لەگەڵ خەڵکێکە و پاک بین و چاکە پێشکەشی خەڵکێکە بکەین، بە چاکە مامەڵە لەگەڵ خەڵکێکە بکەین. لەسەر ئەم بنەمایە کولتورێک دروست ببوو و ئەو کولتورە دروشمێکی هەبوو و هذا شعار كان قرر التزم انجح decide commit succeed. بڕیار بدە پێگیری پێ بکە سەرەکەوی. وەلەو کاتەوە لە ناوەڕاستی 2013 تا ئێستا دەستگای ڕوانگە توانیتی
296 پرۆژه ئەنجام بدەێت بە معدلی ئەوەی کە ساڵانە نزیکەی 33 پرۆژەی هەبووە مانگانە بە معدلی 3 پرۆژە. تەنها خەڵاتی ڕوانگە تا ئێستا وەکو براوەکان ئێمە نزیکەی 249 براوە بە یەکەم و دووەم و سێمان هەیە. لە کۆتاییدا زۆر سپاسی متمانەی ئەو گەنجانە ئەکەین کە متمانە بە ئێمەیاندا و بەشداریان کرد لە پێشبڕکێکە و هاتنە ئێرە و لەسەر ئەو ستێجە. سپاس بۆ خانەوادەی ئەم گەنجانە، سپاس بۆ سپۆنسەرە بەڕێزەکان، سپاس بۆ سپۆنسەرە میدیایەکان، سپاس بۆ هەموو لایەک کە ئەوڕۆ هاتیە میوانن لێرە تا تشجیعی ئەو گەنجانە بکەن وەزعی ئەوان باشتر لێبێتن. سپاسی ئەو بەڕێزانە ئەکەین کە ئەو قاعە بەو شێوازە جوانیە بۆ ئێمە تەرتیبیان کرد و برادرانی پرۆتۆکۆل. سپاسی هەر کەسێک ئەکەین کە هیوا بەخشە بۆ ئەو گەنجانە و بۆ هەموو لایەک. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. حضورنا الكريم ومشاهدينا الأعزاء، تتشرف مؤسسة روانجا بدعم ومساندة العديد من الرعاة المميزين لها في هذه الفعالية، كما أصبحوا جزء مهم من هذا المشروع. الرعاة الرئيسيين والإعلاميين: الراعي الماسي أربيل هيلز، كورد نفط، مجموعة شركات دارين، أوا ميديكا، شركة الحياة بيبسي، الراعي الذهبي فندق أربيل الدولي، برجر كينج، لومارك، أديكو، جراند جيت، اسكندر، الشريك الإعلامي شبكة روداو الإعلامية، الراعي الإعلامي كي 24، قناة يو تي في، كردستان تي في، ميكس اف ام، قناة واو الفضائية، زاكروس تي في، ام راديو، مجموعة فالكون الفضائية، ستارز كازابلانكا، مجلة مشاهير العراق، شفق نيوز، ادهوك تي في، فوكس فيو، قناة الفلوجة الفضائية، وولاية بطيخ. ما شاء الله كثير من الرعاة موجودين، لهذا اكو حب كبير لمهرجان روانجا. وهي شرف لنا همينا. دەستگای ڕوانگە بۆ ئایندەی گەندین چالاکی گرنگ لە بوارەکانی پەروەردە و لاوان ئەنجام دەدات. با پێکەوە تەماشای کۆی گشتی ئەم کارانەی بین بەم کردە ڤیدیۆیە. فەرموون. أقامت مؤسسة روانجا حفل توزيع جوائزها للمرة الأولى عام 2014 في مدينة أربيل، ومن ثم سليمانية عام 2015، ومن ثم دهوك عام 2016، وتم إقامة الحفل في أربيل في الأعوام التالية. ولسنة 2021 كان في دار السلام بغداد.
ولهذه السنة تمت إقامة المسابقة على مستوى العراق، حيث يتم إقامة حفل الختام لتوزيع الجوائز هنا. طبعا. تم استلام أعمال الشباب من تاريخ 22 وحتى